ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئایدزە لە سەراسی جیهان چالاکی جیاواز ئەنجامێرێ و هەوڵێرێ کە لەسەر ئاستی جیهان هۆشیاری بڵاو بکرێتەوە بەرامبەر بەم نەخۆشیە مەترسیدارە. ئێمە ڕخسە لەسەرواکەین ئامارەکان لە سەراستی جیهان چۆنە لە هەرێمی کوردستانە چی کراوە بۆی ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستان وەکو دەزانین نەخۆشیەکی زۆر مەترسیدارە. ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕزگار عەلی کە بەڕێزیان بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانین. دکتۆر سڵاو لێ ببێن باش. سڵاو لە ئێوەی بەڕێز و لە هاوڵاتیان و بینەران و ویسەرانی بەڕێز هیوای تەندروستیان بۆ ئەخوازم. زۆر سپاس بە ئامادەبوونە. دکتۆر ئەگەر پێمان بڵێ ئامارەکانی توشبوون بە ئایدز لەسەر ئاستی جیهان و دواتر بێنە سەر باسی هەرێمی کوردستان چۆنە؟ دیارە لە ئێستا ئەتوانم بڵێم ئاماری ئێستای تا ئەمڕۆ بە نزیکەی 40 میلیۆن کەس لە جیهانە تووشی ئەیدز بوون. ئەتوانم بڵێم کەم شوێن ماوە لە جیهانە ئێستا ئەم پەتایی تیانە بێ ئەم نەخۆشیی تیانە بێت لە جیهانە چکە نەخۆشیەکە بەهۆی ڤایرۆسەوە ئەگوێزرێتەوانێ و لە ئەنجامی بە پلەی یەکەم کاری سێکسی کە لەگەڵ بەرامبەرێکی نەناسراودا نەزانیت هەڵگرەیان هەڵگرنێ و نەیناسی ئەتوانین بڵێن لە دەرەوەی خانەوەدا یان کە بۆ یەکەم جار بێ بیبینیت هۆکاری سەرەکیە پاشان لە ڕێگای خوێنەوە ئەگەر ئەو خوێنی وەریەگری پشکنینی بۆ نەکرابێ یاخود لە ڕێگای بۆ نمونە هەڵەوە ئەوانی ئەیدزیانەیە مامەڵەیان لەگەڵەکەن کارمەندانی تەندروستی دەرزێگەچێ بە گیانیانە پاشان بە شێوەیەکی هەڵا بۆیە ئەبێ ئەو دەرزیانی بەکارێنیت ڕیکەپی نەکەیت ینی هیچی پێوە نەکەیتەوە خێرا فڕێ بیت چکە لەوانەیە لەو کاتا بچێ بەدەستە. باشە دکتۆر ئەو ئەمارانەی کە هەیە ساڵانە ژمارەکە ڕوو لە تەشەنە سندنە یانەوەی هۆشیارە جیهانیەکان ڕێگربوونە لەوەی تەشەنە بسەنێ و زۆر بێژمارەکە. دیارە بڵین بەداخەوە تا ئێستاش لە هەندێک شوێن پەیڕەوی ئەو ڕێنمایە تەندروستیانە ناکەن کە دوایی وەک جەنابەت فەرمووت ئێمە لەم ڕوا هەوڵێن ئەو ڕێگانە چین کە ئەبنەهۆی ڕێگر لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە باسیەکەین. دیارە تا ئەمڕۆژ ڕەنگە لە هەندێک شوێن هەر ڕوو لە زیاد بوون بێ بۆیە دروشمی ئەم ساڵ خۆتان نەزانن دروشمی ئەیدز لە جیهانە قردێلەیەکی سوورە. سوورەکە بە مانای ترسناکە قردێلەکە بە مانای بە هەمومان پێکەوە دەستخینە ناو دەست یەک کۆنتترۆڵی ئەم نەخۆشیە مەترسیدارە بکەین چکە کۆنتترۆڵەکەی تەنها بە دەستگاکانی تەندروستی ناکرێت دەبێت هەموو هاوڵاتیەکیش چکە دروشمی ئەم ساڵ ئەڵێ ڕۆک دە ڕیبۆن یعنی با پێکەوانێ ئەو دروشمە پتەوتر بکەین ئەو دروشمەی کە ئەڵێ هەمومان پێکەوە هاوکار بین لە دەروی دەستگا تەندروستیەکانی ژەبێ هەموو هاوڵاتێک هاوکار بێ ئەنجا ئەتوانین لە جیهانە کۆنتترۆلی بکەین و کەمی بکەین و بەرەو لە باشە ڕەنگە ئێستا بینەران بڵێنم نەخۆشیەکی باو نییە تر بۆچی لی بترسین ئەگەرچی مەترسیداریشە لە سەراسی هەرێمی کوردستان چۆنە؟ دیارە من پێ دەڵم ناخۆشبەختانە وڵات نییە توژنەوەی با هەرچەنە باشین ئێمە لە چاوەوەی ئێستا من ئەتوانم باسی سلێمانی و بەتەنیا بۆ بکەم لە هەرێمی شەیە هەمووی بەڵام لە سلێمانیا ئەتوانم بڵێم بە نزیکەی 10 حاڵەت هەیە 10 حاڵەتەیە کە کوردن و خەڵکی ئێرە نەک بێگانە بن چکێمە بێگانە بەپێی یاسا و ڕێساکانی تەندروستی ئێستا پێ دەڵێم لەکووا پشکنینیان بۆکەین و دەزانین هەڵگرین بۆ نمونە ئەو هاوڵاتی کە دێتەوە لە ئیقامە لە بەڕێوەبەرایەتی ئیقامە پشکنینی بۆکرێن هەچ هاوڵاتیەک نەشتەرگەری گەورە بکابی و پشکنینەی بۆ بکەین هەچ هاوڵاتیەک شتنی گورچیلەی بۆ بکرێ دەبێ و پشکنینەی بۆ بکەین بۆ هەچ هاوڵاتێک هاوسەرگیری بکایکە لە مەرجەکانی ئەوەیە ئەبێ و پشکنینەی بۆ بکەین ئێمە نزیکەی 8 بۆ 9 شوێن ئەو پشکنی ناکەین بۆی بزانین ئەو کەسە هەڵگرە یاخود هەڵگر نییە ئەوەی کە کوردن ئەوەی بێگانە بن ئەیان نێرینەوانێ بەپێی یاساکانی عێراق نابێت ئەوانەی هەڵگری ئەم نەخۆشیان لێرە بمێنەوە بەڵام کورد تۆ ناتوانیت ئێستا سلێمانی بە نزیکەی 2 ملیۆن و نیو کەسین پرسیت ئایا ئاستی ئەیدز چۆن هەڵەسەنگێنی خراپینیان باشین لەو ڕۆوە ئێمە لە سلێمانی ئێستا بە ئاوارەکانەوانەیە پەناهەندەکانەوە 2 ملیۆن و 500,000 کەسین لە سلێمانیا تا ئەمڕۆ 10 حاڵەت خراپ نییە بەڵام ئەبێت ڕێگر بین پاڵی لێنەی نۆڵێنەوە 10 حاڵەتە و کەمە چکە ئەمە خۆ دەزانی ئەگوێزرێتەوانێ بۆ کەسی دووەم بۆ بەرامبەر بۆ دەرەوەی خێزان ئەڕوات بۆیە ئەبێ هەمومان کار بکەین بۆ ئەو ڕێگایانە پێڕۆ بکەین کە ڕێگرە لە بەردەم بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. باشە دکتۆر باسی و کەسانەوە کرد و کەسانە لە دەرەوە توش بوون یان ئەوەی کە لێتان پرسیون
چۆن توش بوون لە ناوخۆی هەرێمی کوردستان توش بوون؟ نەخێر ئەوانە لە ئەوروپا لە وڵاتەکانی دەرەوە توش بوون کاتێک هاتوونەتەوە ڕەنگە چکە تۆ ئەمڕۆ ئەگەر ڕاستیەگەی لە ئەیدزە ئەگەر ئەمڕۆ خوا نەخواسە لەگەڵ کەسێکی نادیار کارێکی جنسیت کردیان بەهۆی خوێنەوە توش بوویت بۆ بەیانی پشکنینەکە و پۆزیتیڤ نابێ ئەبێ بوەستیت بە نزیکەی تا مانگونیوێ بۆ 2 مانگ ئەجا ئەتوانم سوێنت بەمێ یاخود مەرجت بەمێ بڵێم ئەوە تۆ هەڵچکە زۆر کەس کە دێت بۆ بەڕێوەبەرایەتەکەی ئێمە یەکەم ئەڵم کەی ئەخیر جارکارێکی سێکسیت کردووە لە دەرەوەی خانەوادا یاخود مەترسی خوێنێک لە یەکێکەوە بۆ یەکێکی تر دەرزیەک بۆ نموناگەر لەم هەفتەیە بوو بێ پشکنینێکی بۆکەین ئەگەر پۆزیتیڤ بوو ئەوە مامەڵی پۆزیتیڤی لەگەڵی ئەگەر نەگەتیڤ بوو ناڵین بڕۆنەیەیتەوە ژماری مۆبایلەکەی وەرەگرین ناونیشانی وەرەگرین زۆر جارە بێت دەستگاکانی تری حکوومەت تێرێم هاوکارمان بن بۆ ئەوەی کە بێنێتەوانێ ئەو کەسە ئاگاداری قاماکەین بۆ نمونە چەند فەرمانگەیەکی تر بۆی بێتەوە بەڕێوەبەرایەتەکەمان پشکنینی بۆکەینەوە جارێکی تر بە نزیکەی تا 2 مانگونی و ئەتوانم بڵێم ئەگەر نەگەتیڤ بوو بڵێم خوا حافیزە بێ ئەوە شکر نەگەتیڤ پاک و سەلامەتی پاک و سەلام ناتوانم ئەجینا لە هەفتەیەکە لە مانگێکا بڵێ چکە ئەو پەڕی 2 مانگونی و ئەبێ پشکنینەکە چاوەڕێ بکات دوای ئەوە ئەتوانیت ئەگەر نەگەتیڤ بوو بڵێ فەرموو بەڕێزەکەم جارێکی ترە و هەڵەیە مەکەرەوە باشە ئەم دەکەساردیان لە دەرەوە توش بوون بڵێ لە ئەوروپاوە کە هاتوونەتەوانێ هەڵگری نەخۆشیەکە بوون باشە دکتۆرەوەی کە زانیاریتیانە بێم دەکەسە کە هاتوونەتەوە هەرێمی کوردستانە بەرکەوتنیان هەبووە لەگەڵ خەڵکی تر بەڵێ ئێمە تێدەگەم بەرکەوتنی کاری سێکسی بەڵام بۆ نمونە ڕەنگە لەگەڵ خێزانەکەی بوو بێ لەوێ لە دەرەوە کارێکی لە دەرەوە کرد بێ بەڵێ بەشیشان ڕەنگە خێزانەکەشیان توش کرد بێ بەڵام لە ناو خێزانەکە بۆ بۆیە زیادی نەکردو ئێمە کارتێکیان بۆکەین ئەوانەی کە هەڵگرن کارتێکی تەندروستی هەموو زانیارەکانی تایە فەرمانگەکانی تر ئاگادارن چکا بێ لە ژێر کۆنتترۆلی ئێمە بن مانگانە چارەسەر وەرەگرن و ئەم چارەسەرش ئێستایەکی لە کێشەکانمان بەداخەوە تێچووەکەی گرانە مانگانە 20 بۆ 30 وەرەقەی تێچێت ینی بە $. بۆ یەک توش بوو بەڵێ بەشێک لە دەرمانەکان لە بەغا وەزارەتی تەندروستی حکوومەتی ناوەندەوە دێت کە بەداخۆ ماوەی پێشوو تۆزی کێشەمان هەبوو لە گەیشتنی چکۆم دەرمانانە لە بازاڕی شاگرانن تێچویان زۆرە ئەو کەسە ڕەنگە نەتوانێ خۆی مانگانە ئەوە بکە بۆیە ئەڵین با هەمومان خۆمان پارێزین چکە هەم مەترسی نەخۆشەکە و هەم تێچووی چارەسەرەکەی زۆر باشە دکتۆر ئەوەکە بخۆر هەمێ بزانم لە هەرێمی کوردستانە ڕێوشێنی تونند و تۆڵ گیراوەتە بەر بۆی کە ڕێ بگیرێت لەو کەسانی کە دێنە هەرێمی کوردستانەوە ئەگەر هەڵگیری ڤایرۆسەکە بنیان نەخۆشیەکە بن بەرکەوتنیان نەبێت لەگەڵ خەڵکی ترە یەکێک لەو ڕێگانی کە ئێستا بۆم باس کردیت ئێمە لە چەند شوێنێکەوانێ هەوڵمان داوە وەک سەیتەرێک وەک خاڵێکی پشکنین وەک کۆنتترۆل باشە یەک ئەوانەی کەیان گەنجن و لە تەمەنی سێکسی گەنجان بۆ نمونە 15 بۆ 65 ئەوەی لە شوێنە گشتەکانی ژەکە شوێنە گشتەکانیانی کووە یانی شەوانە کچ و کوڕی گەنجن و لە ینی شەوانە ئیژەکەن هەتا پشکنین نەکەن لای ئێمە ڕێیان پێنادرێ کارتی تەندروستیان پێنادرێ ئیش بکەن و دوای ئەوەش بە بەردەوامی 6 مانگ پشکنینیان بۆ کرێتەوە بزانرێت هەتا من پێشنیارم کردوتم مادەم گەنجن و ڕەنگە لەو شوێنانە کار بکەن 3 مانگ بێ باشترە پشکنینیان بۆ بکرێ خاڵی دووەم لە کووا پشکنینیان بۆکەین پێش هاوسەرگیری ئێستا کلینیەکێکمانەیە بیاڵەن کلینیکی پێش هاوسەرگیری هەچ کوڕ و کچێک کە هاوسەرگیری بکەن لەویا بێ یەکێک لە مەرجەکانەوە و پشکنینیان بۆ بکەین هەموو ئەوانەی کە بڵین کاری خوێن گۆڕینیان گورچیلە ئەبێ ئەو پشکنینیان بۆ بکەین هەموو ئەوانەی ئەیانەیە بچنە دەرەوەیان دێنەوانێ ناو هەرێمی کوردستان ئەبێ ئەو پشکنینانیان بۆ بکەین هەموو ئەوانەی نەشتەرگەوری ئەنجامەدەن ئەبێ ئەو پشکنینانیان بۆ بکەین لەم کۆمەڵە خاڵا ڕێگرە بین لە بەردەم ئەوانەی کە بڵین یاخود زوو پشکنینی چکە یەکێک لە دروشمەکانی جیان کە ئەڵێ بەشدار بە لە هەوڵ بە لە کۆنتترۆلکردنی ئایدزە یەکێ لە مەرجەکانەوەیە هەموو کەسێک ئەگەر ئەمانە شت نەکرد هیچ هەر لە ماڵی خۆت دانیشت بووی نەچویتە شوێنی گشتی سەفەرت نەکرد بۆ نمونە نەشتەرگەری گەورەت نەکرد ئەڵێ لە تەمەەن تا ئەگەر ئەمانە شت نەکردی جنیشن نێنە هەر بە تەنیا بووی
لە ژیان تا یەک جار پشکنینەکە بکەی زۆر باشە بە تایبەتی بۆ دڵنیایی خۆت لەو تەمەنەی کە چالاکیت لە ڕووی بڵین تەمەندە و لە ڕووی سێکسەوە 15 بۆ 60 باشە دکتۆر ئەو فرای ئەو پشکنینە با بڵێن ئەو پشکنینە ناکەون کە ژمارێکی زۆر هاوڵاتیەتە هەرێمی کوردستانەوە هەمویانە پشکنن ئەوەی کە لەو تەمەنیا بێ بەڵێ ئێمە ئەوەی لەو تەمەنا بێ پشکننی بۆکەین ئێستا لە ناو بەڕێوەبەرایەتێکی خۆم پشکنینەکە هەیە لە تاقیگەی ناوەندی مختبەری مرکزی ئەوەی کە خەڵک پێڵە لە ناو نەخۆشخانی فێرکاری تعلیمی هەمانە ئێمە هەرواژ نییە بڵێ یەکەم جاریتر پۆزیتیڤ بێ بڵێ تاوە توژبی ئەینێرینەوە تاقیگەی ناوەندی سەرڕاستکردنەوەی زۆر جاریش دەینێرینەوە بە تاقیگەی بەغاش چکە تاقیگەی بەغاش لەژێر چاودێری ڕێکخراوی دەبلێت وایە ڕێکخراوی تەندروستی گیانی لەوێش ئەخیر پشکنینی بۆکەین هەتا بە تاوەتی دڵنیانە بین ناتوانین مامەڵی ئەوەی لەگەڵ بکەین ینی بۆی هاوڵاتیان دڵنیا بن ئەوە نییە بڵێ پشکنینەکەم لە خۆیەوە بکاو بڵێ ئەوە پۆزیتیڤە لای ئێمە ئیکەین لە تاقیگەی ناوەندی و زۆر جاری ژێنێرینەوە بۆ بەغا بۆ پشڕاستکردنەوەی بۆ تاقیگەی ناوەندی هەموو بەغا وەزارەتی تەندروستی بۆ چکە لەوێ لەژێر چاودێری مختبەرێکی گەورەیە لەژێر چاودێری ڕێکخراوی تەندروستی گیانیایە پێویستکە خۆی نێرێ بۆ ئەوروپاش باشە دکتۆر وەکو زانین ئەم نەخۆشیە ڕاندێکی گیانی هەیە بڵێ بۆ چارەسەری ئەم نەخۆشیانە وڵاتانی جیهان با بڵین ئەو ڕێکخراوانەی کە پێویستن بە بواری تەندروستیەوە هاوکاری حکوومەتیێرەم ناکەن بۆ چارەسەریم توشبوانە بەڕاستی بڵین ئێمە چارەسەرەکان لە وەزارەتی تەندروستی ناوەندە وەرەگرین زیاتر لینکیان یاخود پەیوەندیان لەگەڵ وەزارەتی تەندروستی ناوەندا هەیە بەڵام هەندێک جار بەهۆی ئیتر ڕێگاکە و بەهۆی هەندێک کێشەوانێ ڕەنگە دەرمانەکە کەم بکا بەداخەوە چکە پێویستە ئەوانی کە توش بوون چۆن کۆنتترۆڵیەکەین لە جیانە یەک بە بڵاوکردنەوەی وشاری تەندروستی بۆ هەموو هاوڵاتێک کە لە دەروی خانەوادە یاخود ئەگەر بەرامبەرەکەت دڵنیا نەبووی لێ یەکەم جارتە بیبینی پشکنینی نەکردووە بۆ نمونە نابێ کاری سێکسی لەگەڵا بکەیت دوو ئەبێ هەمومان وەکوتم لە تەمەنمانە یەک جار ئەو پشکنینە ئەنجام بدەین زۆر زۆر باشە سێ پێش ئەو پرۆسانی کە باسمان کرد ئیتر چ نەشتەرگەری بێ چ بۆ نمونە ئیشکردن بێ لە شوێنێکی دەرەوانێ کە مامەڵەکەی بڵین مەترسیدار بێ لەگەڵ خەڵکە ئەبێ ئەو پشکنینانە بکەین هەموو هاوڵاتێکە بێ و لە هەمان کاتە چارەسەری ئەوانەش بکەین کە توشبوون ئێستا خۆشببختانە ئەو دەرمانە تازانی کە هاتۆ پێوترێ هارت هایلی ئیفێکتیڤ ئەنتی ڕیترۆڤایرال تێرەپی ئەمە سێ دەرمانن بەیەکەوە یەکدانن باشە سیانن بەیەکەوە زۆر زۆر کاریگەرە زۆر باش ڕێژەی ڤایرۆسەکە لە لەشە ئێنێتە خوارەوە حتا ئەگاتە ئاستێک بۆ نمونە ئەگەر خوێنی بکەیتە زەلامیشتر ڕەنگە بەزەوە بەسمان لێ بکرێ بەڵام بۆ نمونە باشە دکتۆر ئەم چارەسەرانە چارەسەری یەکجارێکی یانەوەی ڕێگە لە تەشەنەکردنی نەخۆشیێکاگە بۆیە ئێماڵین ئەیدز مەترسیدارە و هەموو ساڵێک یادەکەین و ئەڵین کۆنتترۆلی بکە و ئێستا ئەم ڕۆژ بابیرم نەچێ سەعات 9 چالاکی لە بەڕێوەبەرایەتێکی خۆم بە ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی و کۆمەڵێت کەسایەتی تر و تەندروستی ئەم ڕۆژ کۆمەڵێت چالاکی پێشکەشەکەین لەسەر ئەیدز و کۆنتترۆلکردنی چونکە ئەم نەخۆشیەوە پرسیارە جوانە ئەم نەخۆشیە تا ئەمڕۆ لە جیانە نەکرد لە ناوچەکەی ئێمە ئەوە نییە بڵێ ئیتر کە من ئەم سێ دەربانم خوارد بۆ نمونە وەکو سکچوونێک و ڕشانەوە یا وەکو نەخۆشیی تر چابوومەوانێ تەنها ڕێگە لە تەشەنەیەکدین ڕاستی ئێستا دەرمانی زۆر کاریگەر لە چاوجارانە ژیانە ڕزگارەکە جاران زۆربەیە مردن بە ئیدز بەڵام ئێستا توانێت لە خوێنە بیێنێتە خوار بەڵام هەر لە ناو خوێن تا ئەمێنێتەوانێت باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان شوێنێکی سەلامەتە ئەتوانم بڵێم بەجێبەجێکردنی ڕێنماییەکان تا ئەمڕۆ ئامارەکان تا ئەمڕۆ لە جیانە ئێمە خراپترین ئاستمان وا بۆ سەلامەتیش ئەگەر هەموو هاوڵاتێک پێڕەوی ئەو ڕێنماییانە بکە ئەتوانم بڵێم سەلامەتین ئێمە نایەڵین هەچ کەسێک هاتبێتە شوێنێکی گشتی کار بکە بە تایبەتی کوڕ و کچی گەنج لەیانی شەوانە پشکنی نەکردێت دایەخین سەرپێچی کردبێ ئەبێ بیزانین پشکنینی کردویان نە ئەگەر خوانە خواسە پۆزیتیڤ خێرا ئەینێرینەوە بە کتابێکەوە کە ئاگداری دەستگاکانی ئەو پارێزگایە ژەکەین کە ئەمە هەڵگری ئەم ڤایرۆسەیە ژمارێکی زۆر گەشتیار چوونەتە دەرەوە یان
بۆ مۆندیالی قەتەر بەڵێ دەچنە وڵاتانی دراوسێمانە کە گەڕێن و هەموو پشکنیان بۆ هەمویان ئەبێ پشکنینیان ئەو مەرجێکە لەوانەی کە هاتنەوانێ ئەبێ پشکنین ئەنجامدان ئەنجا دێنەوە ناو هەرێمی کوردستان بەتایبەت ئێستا لە مۆندیالە ینی هاوڵاتیانی هەموو جیهان لێ کۆبوونەتەوە بەڵێ وایە چوو بێتە ئەو دیر سنوورەوە بۆ هەر شوێنە چوو بێ پشکنینەکان ئەنجامدا دکتۆر دەستان خۆش بێ لەبەر ئەمڕۆ چالاکیتان هەیە لای خۆشتان لێتە گەڕین سپاس بە زانیاریەکانت سپاس بۆ ئامادەبوونت پێی وایە هەرێمی کوردستان نەورا بە سەلامەت بمێنێتەوە و هەمومان هۆشیاریمان نەبێ کوتوتێ نەخۆشیەکە مەترسیدارە بێ ڕێگە نەدەین تەشەنە بکە سپاس ئامادەبوونت سپاس بۆ ئێوەی بەڕێزیش هیوایی تەندروستی بۆ هەموو هاوڵاتیانە خوازم هیوام وایە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن و بۆی هەمومان پێکەوە دەست بخێنە ناو دەستێک و ڕێگر بین لە بڵاوبوونەوەی بە تایبەتی لەم هەرێمەی کە خۆمانیتی ئاژی دەست خۆش بە دکتۆر زۆر سپاس